بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین ژیان بەسەر ئەبین. ئیمامی غەزالی لە بەشی چوارەمی ئەم کتێبە باسی ڕێگاکانی بەرەو خواچوونمان بۆ ئەکات، منجیات، ئەو شتانەی لێرە ڕزگارمان ئەکەن و بەخوامان ئەگەێنن. زۆرێک لە بابەتەکانی زوهد و تەوبە و صبر و شکر و ئەوانەی بۆ ئێمە باس کرد هەموو ئەمە دەرگان ڕێگەن ئەگەیتە خوا. گەیشتوێنتە باسی نیەت کە نیەت و ئیخلاس و صدق یەکێکە لە دەرگاکان کە بەرەو خوامان ئەبات. لە باسی نیەتە، فەضیلەتی نیەت و گەورەی نیەت و شێوازی نیەتهێنان و نەفەرەکان لە کاتی نیەتە چۆنن، ئەوانەمان هەموو باس کردووە. ئەمڕۆ لە خزمەتانە ئیمام ئەوێ تعریفێکی دقیقی نیەتمان بۆ بکە. ئایا نیەت ئەوەیە تەنها ئینسان بە زمان ئەیڵێت و دڵی بێ ئاگایە، یانە نیەت بریتیە لە دڵی بێ زمان، یان نیەت بریتیە لە هەردووکیان؟ ئەفەرمێ ئیمام، ئەفەرمێ دوای ئەوەی کە باسم بۆ کردی لە عیباداتە تۆ پێویستە بە نیەت هەیە، لە موباحاتە بۆی بیگۆڕی بە عیبادەت و تاعە هەر پێویستە بە نیەت هەیە. پێویستە بزانی کە نیەت معناکەی بریتیە لە چی. ئەفەرمێ بریتیە لە پاڵنەرێکی دڵ کە پاڵ ئەنێ بە ئینسانەوە بۆی کردەوەکانی جێبەجێکە، ئەو پاڵنەرە ئێستا بێ یا داهاتوو. چونکە هەندێ هەر شتێک لە ژیانە ئەەکەی بەبێ هەدەف نییە، ینی ئەهدافێک لە پشتی ئەمەوە شتێکەیە پاڵت پێوەنێ ئەو کارە بکەی، ئەو شتێک کە لە دڵ تا پاڵە پێوە ئەنێ ئەوە بڕیاردەری ئیشەکەی تۆیە، ئەوە بریتیە لە نیەت. ئەفەرمێ لەوە چە کەسێک کاتێککە گوێ لە وەسەتی ئێمە بوو بێ هەموو مباحێک تۆ نیەتی بۆ بێنە، نانە خوارد نیەت بێنە، خەوتی نیەت بێنە، جلێ لەبەرکرد نیەت بێنە، هەمووی نیەتی ئەوە هەبێ کە ئەتەوێ تاعەتی خوا بمانە جێبەجێ بکەی، یان ئەتەوێ سونەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم زیندوو کەیتەوە. ئەفەرمێ لەوە چە کەسێک گوێ لەم قسەی ئێمە بوو بێ ئیتر لەمەوە دووە دەست پێ بکە بە زمان دائیمە، بڵێ کاتێک کە نانی خوارد بڵێ بسم الله ئاکول و یان نەوەیت و ئەن ئاکول، ئەمەوێ ئەم شتە بخۆم لله ئاکل لله یان ئەشرب لله، یا کاتێک کتێبێک ئەخوێنێتەوە بڵێ نەوەیت و ئەن ئەقرأ لله لەبەر خاتی خوا ئەم ئەخوێنمەوە. ئەفەرمێ ئایا ئەمەی زمان اعتیبارێکی هەیە بم کەیفێتە کە ئینسان بێڵێ وا تەسەوور کە ئیتر نیەتی هێناوە؟ ئەفەرمێ نەخێر، نیەت ئەبێت دڵ لەگەڵیا بجوڵێ. طبعا مەسەلەی نیەت ئایا بە دڵە یان بە زمانە لە مەذهبی ئیمامی شافعیە بۆ هەموو تاعەتەکان. طبعا ئێمە دوو تاعەتمان هەیە، ئەو دوو تاعەتە واجبە بە زمان نیەت بێنی، دوو تاعەت واجبە بە زمان نیەت بێنی. غەیری ئەو دوو تاعەتە هیچ شتێک وارد نییە لەسەری، ئەویش بێتێ لە حەج و عومرە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کە ئیحرامی بەس فەرمووی بسم الله حجة یا بسم الله حجة وعمرة یا بسم الله عمرة، ینی خوایان بەناوی تۆوە عمرەیەک دەست پێ ئەەکەم، حەجێک دەست پێ ئەەکەم، ینی ئەقصد حجة، ینی قەست لە دڵما ئەوەیە کە حەجێک بۆ تۆ جێبەجێکەم یا عمرەیەک جێبەجێکەم. لە حەج و عمرە ئەو واجبە ئینسان نیەتەکەی بە زمان ئەڵێت. لە غەیری حەج و عمرە، لە نوێژە، لە ڕۆژوە، لە تاعەتەکانی ترە، ئایا ئینسان بە زمان بیڵێ یا بە دڵ؟ ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ سنەت وهایە ئینسان بە زمان نیەتەکەی بێنە بۆی دڵی تەثبیت بێ، بە زمان نیەتەکەت بێنە هەدەف لە زمانە بۆ ئەوی دڵت تەثبیت بێ. ئەگەرنا دڵت ثابت بێ بە زمانیش نیەت نەهێنی قەی ناکە. بەڵام بۆچی لە کاتێک کە زانیت بە تایبەتی لە کاتی بێئاگایی و غەفڵەتە بە زمان نیەتەکەت بێنە، بۆی بیتەوە ناو نوێژەکەت، بیتەوە ناو تاعەتەکەت، عەبدایەتیەکەت. ئێمە ئینسان جاری وا هەیە
ئەڵێ کاکە من خۆ تەنها لە پێناوی نوێژ هاتوومەتە مزگەوت کردەوە نابێتە دەلیلی نیەت بە هیچ شێوازێک ئەبێ نیەت لە دڵا بێ حضورێکی دڵی بێ ئەو کردەوە لە پێناویا بکرێن نەک کردەوە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمێ إنما الأعمال بالنيات کردەوەکان بە نیەتی ئینسان ئەپێورن نەک نیەت بکردەوە پێوی بڵێ خۆ من بۆ نوێژی نیوەڕۆ هاتم ئیتر ئەوە نیەتە ئەوە نیەت نییە ئەبێت دڵت حازر بێ لەو کاتە کە هیتە مزگەوتەوە لە سەفی یەکەم دووەمە وەستاوی دڵت حازر کە لەو کاتە خۆی من لە پێناوی تۆ هاتووم ئەلەم مزگەوتا وەستاوم ئەمە بە دڵ تابێنە بە زمانیش نێڵێ بە دڵ تابێنە ئایا بە زمان بدعەتە کە ئینسان نیەت بێنێ طبعا هەر مەسئلەیەک خلافی عولەمای لەسەر بوو ناچێتە بابی بدعەتەوە ئەم مەسئلەش بە زمان نیەت بێنی مەسئلەیەکی بابەتێکی فقهیە و ناچێتە بابی بدعەتەوە ئەگەر کەسێک بە زمانی شوێنایی ئەگەر دڵی نەئەهاتە شوێن خۆی بە زمانی ژووتی ناکاتە بدعەت لەسەر ڕێی ئەو زانە بەڕێزانەی کە فەرموویانەکە سونەتە ئینسان بە زمان بێڵێ هەتاوەکو دڵی دائەمەزرێ ئایا لە غەیری تاعەتەکان ئەوتمان دوو تاعەتیایە واجبە و تاعەتەکانی تر هەمویان تیا وارد نەبووە کە ئینسان نیەت بێنێ بە زمانی بەڵام لەسەر ڕێی ئەو زانە گریمان لەوانەشە وتمان کاکە ئەوە سونەتە دامن مەزران ئایا لە مباحاتە کە ئەتەوێ مباح ئەمەوێ بخەوم ئەبێ بڵێم نیەتم هەیە مەسەلەن ئەخەوم لە پێناوی خوایە ئەم وتەیە بە بدعەت دائەنرێ لەبەرەوەی قیاس ناکرێتە سەر عیباداتەکان بەڵکو دڵت حازر بێ لەو کاتە خوایە من لە پێناوی تۆیە ئەخەوم خوای لە پێناوی تۆیە ئەخۆم خوای بۆی هێزێکم تێبێ ئیسراحەتێ بکەم بتوانم خزمەتێ بکەم بە دینەکەت بتوانم عەبدایەتێ بکەم تاعەتێ بکەم ئەوە زۆر گرنگە ئەفەرمێ ئەگەر کەسێک ئەبەم شێوازە بڵێ وا تەسەوور کە ئیتر ئەمە نیەتی دڵی دامەزراوە ئەفەرمێ ئەوە لە ئەو دڵە ئەو نیەتەدا نەمەزراوە ئیلا حتا ئەگەر زمان پێچەوانەی دڵ وەستایەوە نیەتەیە قبوڵ نییە بۆ نمونە من بە دڵ ئێستا نوێژی عەسر ئەکەم بەڵام زمانم ئەڵێ نوێژی ئێوارە کامیان قبوڵە ئەوەی دڵ قبوڵ ئەوەی زمانەکە قبوڵ نییە لە شەریعەتە واتە دڵ بڕیاردەری نوێژەکەی منە ڕۆژوەکەی منە تاعەتەکەی منە خواردنەکەی منە نیەت مەحەلەکەی و جێگەکەی بریتێ لە دڵ ئینسانی موسڵمان ئەبێت دڵی ئامادەگی بێ بڕواکەن ئەم زەمانە ئەمە وەکو ملاحەزەیەک لە خزمەتانە عەرزەکەم لەو ئەچێ زۆر کات لە نەوەتەکانە بەتەوەی سەرەتای نەوەتەکان زۆر باسیەوە کرا کە بە زمان نیەت بدعەتە کاکە بە دڵ نیەت بێنە بەڵام فێری خەڵک نەکرا چۆن بە نیەت دڵ بێن بە دڵ نیەت بێنێ ئەمە فێر نەکرا بۆیە کەسەکە مەسەلەن ئەهات نوێژی دا ئەبەز لە نیوەی فاتحە بیری ئەکەوتوە ئەرێ من چ نوێژێ ئەکەم ئەگەی لە خۆی نەبوو ئەو نوێژە قبوڵ نییە طبعا مەسەلەی نیەت لەگەڵ مەسەلەی الله ئەکبەری تەحەڕم ئەم دوانە بچووکترین غەڵەتیان نوێژەکە بەتاڵ ئەکاتەوە گومانم هەیە نازانم وتم الله ئەکبەر وتیان نەوت کە سەرەتای نوێژ دەست پێ یەکسەر نوێژەکە بەتاڵە وەکو شتەکانی تر نیە قەرەبووی هەبێ مەسەڵ ڕکوع احتیمالە بردبێتم نەم بردبێ بڕۆ ڕکاتێکی تر بکە قەرەبوو ئەبێتەوە بەس نیەت قەرەبوو نابێتەوە الله ئەکبەری تەحەڕمش قەرەبوو نابێتەوە گومانم هەیە من نیەتم برد کە نوێژی عەسر کەم یا ئێوارەکەم یەکسەر تەواو نوێژەکەت بەتاڵە بێتەوە ئەم دوو شتە لەناو نوێژە بە حاڵ گومانی تێکەوت نوێژەکەت بەتاڵە بێتەوە بۆیە لە کاتی نوێژە بۆی بیتەوە ناو عیبادەت نیەتت حازر کە حازر کە ئەوەستای بە دڵ هاوا کە یا ئیلاهی من ئەم نوێژە لە پێناوی تۆیە ئەکەم من نوێژی ئێوارەیە ئەکەم نوێژی مەغریبە نوێژی عیشایە نوێژی ظهر و نیوەڕۆیە نوێژی عەسرە ئەمە حتا بە ڕۆژوو بوون خوایان لە پێناوی تۆ بە ڕۆژم دڵێ با حازر بێ محاضرەیەک ئەدەی دڵەکەت حازر کە خوای ئەم کەلیمەتان لە پێناوی تۆیە ئەڵێم گوێ ئەگری لە محاضرەیەک خوای لە پێناوی تۆی گوێ ئەگرم دانیشتوم ئەچیتە خوتبەیەک یەی لەناو مزگەوتە ئەو تەعەدودی نیەتەی دەرسەکانی پێشوو باسمان کرد دەیان نیەت بخەرە نیەتی باش بخەرە ناو دڵی خۆتەوە هەموو ئەجرەکەت بۆ ئەنووسرێ تەواوی ئەجرەکان وەرەگری ئەفەرمێ مەسئلەی نیەت هەندێک جار ئینسان لە اختیاری خۆی ئەتیان دەجار لە اختیاری خۆیان نییە بۆیە هەوڵ بدە نیەتەکەت بخەرە ژێر اختیاری خۆتەوە بۆ ئەستە هەوڵ بدە تا خوا تەسهیل ئەکات لەسەر بتوانی لە دڵتان نیەتەکەت ثابت کەی ئەفەرمێ خەڵکی چەند بەشێکیان هەیە بەشن لە مەسەلەی نیەتە هەندێکیان باعیثەکە چییە پاڵنەرەکە چییە لە ترسی ئاگریە نوێژەکە لە ترسی عەزابی خوا هەشە ڕەجای وەهایە ڕەجایەک پاڵی پێوە ئەنێ لە ڕەجای بەهەشتی هەیە ئەفەرمێ ئەم دوانە هەردووک مەجوورە نیەتیشیان دامەزراوە
بەڵام لەمانە بەرزتر کێ مەقامێکی زۆر بەرز هەیە ئەویش ئەوەیە نیەت ئەهێنێ ئەڵێ خوایان من عەبدایەتی بۆ تۆ ئەەکەم لەبەرەوەی بەس تۆ شایەنی پەرستنی هیچ ڕبتی بە ئاگر و نارەوە نییە لەبەر تۆ ئەیکەم لەبەر مەحەبەتی تۆ ئەیکەم لەبەرەوەی تۆ ئەهلی تاعەتی یا ئیلاهی ئەمە بەرسێ ڕوتبەیەکی زۆر بەرزە ئەفەرمێ کەم کەس ئەتوانێ بگاتە ئەم ڕوتبە کە لە دڵیا هیچ شتێک نەهێڵێ تەنها ذاتی خوا نەبێ بەڵام ئەبێ ئینسان بەردەوام لەم مەحاولەتا بێ مەقامێکی زۆر بەرزە ئەمە ئەفەرمێ جارێکیان کە ئەحمەدی کوڕی خەضڕەوەیهی ئەفەرمێ لە خەوا بە خزمەتی ڕەب العالەمین گەیشت وتی یا ئیلاهی ڕەب العالەمین وتی ئەی ئەحمەد ئەزانی ئەبوو یەزید لەگەڵ ئێوە فەرقی چیە لەگەڵ خەڵکا بە عامەت فەرقی چییە هەموو خەڵکی تاعەت ئەکەن بۆی شتێکیان لە منەوە دەستکەوێت هەموو خەڵکی تاعەت ئەکەن بۆی شتێکیان لە منەوە دەستکەوێت لە ترسی ئاگرە باشە لە خۆشی بەهەشتایە شتێکیان ئەوێت ئەبوو یەزید کاتێکەوە نوێژ ئەکات و تاعەت ئەکا عەبدایەتی ئەکا لەبەر من ئەیکا بەس لەبەر من هیچ شتێکی ناوێ یەطلبونی خەڵک داوای تەڵەبی شتم لێ ئەکا ئەو تەڵەبی خودی خۆم ئەکا تەڵەبی ذاتی ئیلاهی ئەکا ئەفەرمێ ئەم نیەتانە هەمووی جیاوازیان هەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر هەیە زۆر مخلصە هەیە زۆر کەمتر ئەنواع جۆری نیەتمان هەیە لە دڵی ئینسانە ئەفەرمێ هەندێک خوای گەورە دەروی خێری لێ ئەکاتەوە ئەتوانێ نیەتەکەی زۆر بە باشی بێنە هەیە ناتوانێت مەسئلەیەک لێرە ئیمامی غەزالی هێنێتە پێشەوە باسی ئەکا ئەم مەسئلە بەلامەوە گرنگە ئایا مباحێک کە نیەتی لەگەڵا بێ ئەجری گەورەترە یان تاعەتێک کە نیەتی لەگەڵا نەبێ ئەفەرمێ ئەگەر ئینسان مباحێکی کە نانی خوارد لەبەر خاتی خوا خواردی خەوت لەبەر خاتی خوا خەوت کەسێکی شاد نوێژی کرد بەڵام نیەتەکەی ساغ نەبوو ئەفەرمێ خەوەکە ئەجری گەورەترە خۆ مباحە خواردنەکە گەورەترە ئەجرەکەی لەو کەسێکەوە نوێژەکە ئەکە وێ فەرمێ جاری وایە ئینسان لە مباحاتە نیەتەکانی جوان ئەهێنێ لە تاعاتە نایهێنێ ئەگەر چی تاعات ئەفضەلترە لە مباح بەڵام بۆ ئەم کەسە منعەکیسە عەکسە بێتەوە ئەسڵەن ئەو مباحانەی کە نیەتی لەگەڵا هێنە ئەوانە ئەجرەکەیان گەورەترە و جوانتر ئەفەرمێ کاتێک کە ئێمە ئەم نیەت باشیە لە دڵمانە تەرتیب ئەکەین و هەوڵ ئەدەین نیەت ئەهێنین هەندێک جار ماندوو ئەبین لە عەبدایەتی طبیعەتی ئینسانە یعنی ماندوو ئەبێ ئەو سوعبەتەی کە ئەیکات ئەو سەیرانەی کە ئەیکات ئەو گەشتەی کە ئەیکا بۆی دڵی تۆزە ئیسراحەتێ بکە ئەفەرمێ ئەجرێکی زۆر گەورەی دەسەکەوێت مادام نیەتی هەبێ نیەت حەنظەلە لەگەڵ ئەبوبەکری سدیق هەموو ڕیواتەکە بە خزمەتی گەیشتوین ئیمامی ئەبوبەکری بینی حەنظەلە وتی حەنظەلە نافەقت منافق بووم وتی بۆچی ئەگریە وتی وەڵڵاهی لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵێکم هەیە دڵێکی زۆر پاک خەریکی عەبدایەتیم پەیوەندیم لەگەڵ خوا زۆر بێزە کەیمەوە ماڵ و مناڵ لەگەڵ ماڵ و مناڵە یاری ئەەکەم و مەشغوڵەوم بە ژیانەوە ئەوم لەدەست دەرەچێ فەرمووی ئیمامی ئەبوبەکر منیش ئەوهام چوونە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم هاواری کرد حەنظەلە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەوە منافق بووم بۆچی ئەی حەنظەلە بێدەنگ بە مە بۆچی وەڵێ والله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەحاڵمە لای تۆ بەم شێوازەم لە دەرەوە بەم شێوازە نیم کە لێرە هەم ئیمامی ئەبوبەکریش فەرمووی منیش هەروە فەرمووی نا ساعەتەن وەساعە ساعاتی خەریکی ئەم عەبدایەتی و تاعەتە جوانە بە ساعاتێکی تریش تەڕویحی دڵەکەت کرد ساعات مەبەستی ساعاتی ڕێک نییە یعنی کاتێ بۆ ئەمە کاتێ بۆ ئەوە واتە دڵ پێویستی بە تەڕویحە دڵ پێویستی بەوەیە کە ئارام بێتەوە جوڵەی حیاتیشی هەبێ ژیانی هەبێ فەرمووی ئەگەر هەموو کاتێ وەکو ئەم شێوازە بن کرد لای من لەصافحەتکم المەلائیکە وهای لێ لە کۆڵانەکانە بە چاوی سەر مەلائیکە بن مەلائیکە تەوقەتان لەگەڵا ئەکە بۆی هەندێک لە زانایان ئەفەرموون ئەگەر کەسێک خوا لوتفی لەگەڵاکە هەموو کاتەکانی بۆ دینداری سەرف بکە ئەفەرمێ هەندێک جار بە چاوی سەر شتانێک ئەبینێ کە خەڵک نایبین ڕتبەیەکی زۆر تایبەتی ئەولیایە بە چاوەکانی خۆی هەندێک جار ملاقات لەگەڵ مەلائیکە دروست ئەبێ چونکە پێغەمبەریان صلی الله عليه وسلم نەهی نەکرد فەرمووی ساعە وەساعە خەریکی تاعەت و دینداری بن بەڵام ئەگەر هەر بەم شێوازەی لای من بن هەموو کاتەکان لە صافحەتکم المەلائیکە
مەلائیکە مسافحەتان لەگەڵاکەن تەوقەتان لەگەڵاکەن. هەندێک بابەتی سوعبەت و قسەی خۆش و تەڕویحی نەفس و سەیرانکردن و هەندێک موسڵمان زۆر بەهەڵە لە مەحاڵی بووە. ئەوێ هەموو کاتەکان بریتیبە لە جدیت لە دینە. دین بەو شێوازە نییە. دین سوعبەتی تێ، قسەی خۆشی تێ، پێکەنینی تێ، هەمووشی بە ئەجرە نووسرێ بەهۆی نیەتەکەتەوە، هەمووی بە عەبدایەتی بۆتە نووسرێ. بڕواکە لەگەڵ ڕەفیقەکەتە سوعبەتێک ئەەکەیت، پرسیاریان کرد لە ئیمامی ئەحمەد، فەرموویان یەکێک لە صیفاتی متەقیمان پێ بڵێ کە ناوازە بێ، ناواز زۆر تایبەت. فەرمووی ئەگەر کەسێک چوو بۆ سەفرە و سەیران لەگەڵ ڕەفیق و برادەرەکانیان جەوێکی بۆ خوڵقاندن کە پێ بکەن، ئەوە بەشێکە لە تەقوا. تەقوا بەشێکە لە تەقوا. بۆ چونکە موسڵمان هەموو کاتەکانی ئەوە نییە هەر ئەبێ نوێشکەمان. جارێک بە بیرمە سەفرەیەکمان کرد بۆ هەندێک مامۆستا ئاینی، هەندێک قسەی خۆش و ئەوانیان کرد. مامۆستایەک هەڵسا زۆر تووڕە بوو، تی بۆ مەقامی ئەوە چۆن ئەو سوعبەتان ناش؟ ئەی بۆ مەقامی ئەمە ناش. بگرە سوعبەتکردن و قسەی خۆش و ئەوانە کە لە سنووری شەرع تەجاوز نەکە. سنووری شەرع دیارە هەمووی بە ئەجر و پاداش بۆ ئینسان ئەنووسرێ. بەڵکو ئەوە تا ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ڕەوحوا القلوب، دڵەکان تەڕویحکەن، خۆشبەختکەن. واطلبوا له طرف الحكمة، أنواع قصي خوش وصعبد لمسائل حكم وأنا باسكن بخلق دلي خوش به، فإنها تمل كما تمل الأبدان. شون بدن أجر إيشي زوري كرمانو أبي الروحش أو هاي مانو أبي مجاري بدن النفسي بوبكنور بو يزور طبيعي إنساني مسلمان بشكل لحياتي أم بريتي لمسائل ترفيهات حلال، بريتي للصعبة كردنة حلال ومباح، هموشي بأجر بو ينسل. يعني تو تصورك إلا مجلسك دانشي لقل كومالا مسلمان اشتيكي خوش باسا كان وخوتان بيئكن، يعني وتصور كي أم بيكين أجري لسرور ناقري زور هلي، أو بيكينين خدي بيكينك أجري لسرور يجيري. بيغمريان صلى الله عليه وآله وسلم هندي هاول هبون تايبد أهاتن كاريان أكد تنها بوي بيغمري خاص الله عليه وآله وسلم لو ناراحتي ومحنتي أمد بسرشان زردخنا بكي تسلي وكاني چندين روايات من هيك بيغمريان صلى الله عليه وآله وسلم بيأكني. أنا هم دليل نسر أويك إنسان بيسي بترويحة وخدي أو ترويحش بهوي النية أبيت أجر باداشتي كي زور قورة بوتو. والله جاري وهي بيكنين نكد أن تلقى أخاك بوجه طلق بدأ مشاهش رويك قشو بيكنا أجيت براكد أما أذا صدقني أما أجربوتو أما لا يخوا بي برزبيتو شون للسجدكتا برزبيتو لا يخوا بهمان شواز بمانش برزبيتو. بويا إنساني مسلمان لما سائل النية أبي زور بحذر به بيننا بيشاوي خوتان كسيكي زور قارمان لجنگا لخريكا شر زور بالوان وآزايا لبرابركي جنگي لغلاكا بيننا بيشاوي خوتان شر شمشيرا لبر رأكا لدز أمكس زور قارمانيش رأكا دوركيوتا وهتاوا كل سوچيكا دجمركي اقري زفري بيابا أفرمي أما خدعو فياليكي زور بقوتا بو أمكس الجن خوازا راكرنكاش خوي بو خوي جورك اللي ياري. أفرمي بهمان شواستو خليكي طاعتو عبداتي جاري وهي خود زور هلاك كي ماندو أكي بيوست براكردنك هي هتاو كل شوين خويا زفر بالشيطان بي. والله لو لحظي كتولى صعبتاي لما جيسك دانشتوي صعبتك ري وتصورنك ناتواني لي الشيطان تورك بخوان نية تساغب لبر خاتي خوايا أو مجلسك وكمال مسلمان دانشتون حزكم دموشاويان قش بي ضليان خوش بي مشكليان هي توزي بيب كانن هاموي بأجر بوتنس هيش كاتقنا الشيطان أو الزفري بيبا بالضبط بكوايا كسك إمام غزالي أفرمي راكا لجنگ هتا لسوچك زفر بالشيطان يعني يا أفرمي طبيبي كي زور حاذقي الزيرك. طبعا الإنسان كحرارتي هبه جسم كان للطب كونا ابن شوار بشو بشيكي آوة جسم كان آوين هوايين ترابين قلين بشيكي نارين أو جسماني كان نارين أجر حرارتي ينهبوا جسم كانوا تا ينهبوا هندشتيان لي منع أكره. استش طبعا ما في جروبي خيانة كان هند دراسات هي توزيعات إنسان كان مثلا أي زائد تشتي بخوات تشتي نخوة بي زائد شي بخوات شي نخوة هم دراسات نوعية يعني لجهانا إشي لسركري أما الطب كون تان أرزكم كتوزيعات بتشوار بش لسر إنسان. أفرمي أو كسي كتاي هي حرارتي محرورة
ئەم کەسە ئەگەر گۆشت بخوا زۆ خراپە گۆشتی سوور ئەفەرمێ هەندێک تەبیبی زۆر زیرەک هەن گۆشتی ئەدەن هەرچۆن ئێستا جاران ئەیانوت مەسەن کە قورگت ئەستورە بوو ئەیانو کا کەشتی گەرم بخۆ ئێستا لە هەندێک حاڵاتە ئەڵەن نەخێر شتی سارد بخۆ باشە شتی گەرمە خۆی باش نابی شتی ساردە خۆی باشە بی عینی یعنی دژەکەی بەکارهێنی اینجا باشە بیتێ طبعا ئەمە لە باڵێن نەخۆشیە بەعام هەموو دەوایەک دژی نەخۆشەکە بەکارهێنی هەندێک جار یارمەتیدەری بەکارهێنێ هەتاوەکو ئەیگەریت لە شوێنەکە اینجا ئەو کاتە زاڵەوی بەسەریە هەتاوەکو ئەو ڤایرۆسە دەرەکەوێ اینجا لێ ئەدرێ بە هەمان شێوازە فەرمێت تۆش لە تاعەت و عەبدایەتیە جاری وایە شەیطان خەفی لە سوچێکە خۆی شاردۆتەوە بێ ئاگان نیەتەکانە ئەدزێ کاتێک کە ئەچیتە ناو خۆشیەک و مەجلیسێکە و نیەتێکی ساغی هێناوە لەوێ زەفەر بە شەیطان ئەتوانی بێن بۆیە نیەتهێنان و تەڕویحی قەلب و سوعبەتکردن و هەندێک جار گاڵتەکردن لەگەڵ ڕێکە کە لە سنووری شەرع تەجاوز نەکە وها نەبێ ئینسانەتیایە کەم بێتەوە زۆر تەبیعیە پێکە نین یعنی ئێمە لە قورئانە باسی ضحکمان بۆ کراوە باسی بوکائیشمان بۆ کراوە يعني أبيني بيغمري سليمان عليه السلام فتبسم ضاحكا باشا زردخاني كده بيش كني كاتك جوي لقصي ميرو ليغو بهما ششن إنساني مسلمان لهندش تعجب أكا هشت السببكين زي تعجبك بي أكا ندل خوشي أكا همو أوانا بأجر بهوي نيته وبوي أنسري بويا أفرمي معالجة قلب سلوكي أو رجاي كتوبر وخوا أروي جنگ لقر شيطانا توبر وخوا أروي لجنگي كي زور قرصاي هند جار بيوست بإسراحته بردوام إنسان لجنگ هند جار أشكي ماندو أبي بيوست بوهاي كمعالجة قلبتكي كومال لطائف لقل ضغي خوتها بكار بيني هندك مجالسك مجالسي زور تايبد بي يتر سواء سرودي تيا أو تري وكل ما الله كيف غمريانا صلى الله عليه وآله وسلم ترشيفي مباركي كاتك دانشتبكم الله جارية بشو كاتبون دفيان لأدا ونشيتيان ولا صحيح بخارية هي وعائشة يعني طبيعي في غمريان صلى الله عليه وآله وسلم هندي مجالسي هي بمكيفيته هندي مجالسي لو برق قمي جديته كسي مسلمان لهمو بواركاني جيانا كاركا لجنگا لقل شيطانا بۆ زاڵبوون لەم جەنگا بۆ دەسەڵاتدار بوون لەم جەنگا پێویستی بە تەڕویحی قەلب هەیە لە تەڕویحی قەلبەکە ئەبێ نیەتی هەبێ بۆیە لە هەر مەجلیسێکە ئینسان دانیشت دڵەکەی ئامادەکە خوا ئەیجا من لەم مەجلیسە دانیشتوم ئەمانە میوانی من یا ئیلاهی هاتون بۆ لای من بۆی دڵم خۆش کرد منیش دڵی ئەوان خۆشەکەم سوعبەتێکیش ئەکا قسەیەکی خۆشیش ئەکا هەمووی بە ئەجر و پاداش بۆ ئەنووسێت لە کۆی گشتیە قازانج و سوودێکی زۆر گەورەی کۆ کردوەوە و زەفەری بە شەیطان هێناوە و زاڵ بووە بەسەر شەیطانە خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا رب العالمین یا ربی خوای گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە یا ربی خوای داوات لێ ئەکەین نیەتەکانمان ساغ کەرەوە بۆ خۆت یا رب العالمین بمان گێڕە لەو عەبدانەی کە لە هەموو شتێکە نیەت ئەهێنن يا ربي خويا داوات لي أكن بناوي جوان بصفتي برزة باسم عظمت بركاتي أسماء وزي بسرمانا ببارن طلقان من بركة لأخواناسي طاعة عبداتي يا رب العالمين خويا داوات لي أكن مجلس كان ممكن مجلسي خير هموكات لحظيك من خويا بمان جرى لو عبداني كدليان آمادية أجين لخويا أنا أزان شيء أكن لبناوي تو يا رب العالمين يا ربي خويا داوات لي أكن بناوي جوان بصفتي برزة باسم عظمت سرفرازي بردم ديواني خوت منك هر گرفتك من هيبو من شار سرك خويا تو خود ازاني ام زور فقيري بردم ديواني توين يا الهي داوال لي اكين درگاكاني خير بسر ما نبكروا عفوي خود بسر ما نبكروا لي خوشبوني خود بسر ما نبكروا يا ربي خويا داوال لي اكين بناوي جوان بصفتي برز باسم عظمت كرم ورحمة بزي خود بسر ما نببارنا يا ربي خويا ام درس وطاوي درس كانت المن لقبولك يا ربي خويا أم مسلمان لبرخاتي تو جمال لي أجرن دانيشن يا ربي خويا رحمته بزي خود بسري أنا ببارنا تو جوري خود شيطان لخومن لمال ومنال من لخزمك سكر من لدور برمان دور خروا يا رب العالمين خويا جان بمن جرى لو عبداني كتولي عن راضيت خويا لمن راضيبة خويا لمن راضيبة خويا لمن راضيبة آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منی شوێ ئەوە ژبوورێ خوا لێمان قبوڵ کە